بەداخەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە کە بەناوی باج وەردەگیرێت ئەمە باج نییە بەڵکو سەرانە وەرگرتنە لە هاوڵاتیان و خاوەنکارەکانی هەرێمی کوردستان کە چەند مەبەستێکی دیاریکراوی لەپشتە. ئامانج لێی مۆنۆپۆلکردن و قۆڕەخکاری و احتیکاری دیاریکراوە بۆ کۆمپانیا حزبی و شخصەکان لە هەرێمی کوردستاندا و ناچارکردنی کۆمپانیا و خاوەنکارەکانی هەرێمی کوردستان بۆ بەجێهێشتنی هەرێمی کوردستان. لە پاڵە مەشدا ئامانج لێی داخستنی کارگەکانی هەرێمی کوردستانە کە ئەمەش بەداتا سەلمێنراوە کە لە کۆی 4000 کارگە لە هەرێمی کوردستان زیاتر لە 2000 کارگە لە ئێستادا داخراون بەهۆی ئەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان نەکرد دامیان ناکە بەڵکو باج و زەڕیبەیەکی یەکجار زۆر لە دەرەوەی یاسا وەردەگیرێت کە ئەمانە بۆ جیرفانی شخص و تاکە کەس و ئەم و ئەوون. بابەتی گاز لە ئێستا لەترێکی گاز لە هەرێمی کوردستان سەروی 1000 دینارە. هەر خاوەنکارێک ڕۆژانە کە گاز دەکرێت لە بەرامبەردا دەبینین کە کۆمپانیای لاناس کە گاز بەرهەمدێنێت گازەکە دەبا بۆ ئەفغانستان ئەمەش بەڵگەی و گازەیە کە لە خاڵی سووری حاجی عومەرانەوە دەڕواتە ئەفغانستان لە هەرێمی کوردستانیش بەرمیلێکی گاز سەروی 200,000 دینارە. داوایان کردووە لە بەشێک لە خاوەنکارەکان کە بە زووترین کاس ضەریبە بدەن لە عەرزی مساتەحا کە ئەمە یەکێکە لە داهێنانەکانی حکوومەت هەرێمی کوردستان کە ئەمە عەقدەیە کە لای منە کە داوایان لێکردن ئەگەر خاوەنکارەکە سکاڵا بکە شەکوا بکە لەسەر بابەتە داوایان لێکردن کە دەبێت لە ساڵی 1970 ضەریبە بدەن. لە هەمان کاتدا داوایان کردو بۆ نوێکردنەوەی مۆڵەت لە ئێستادا 100,000 دینار وەردەگرن بۆ هەر ڕۆژێک تاخیر بوون کە ئەمە دووبارە لە دەرەوە یاسایە. واتە ئەگەر ڕۆژێک پشوش بێ لە پێنجشەم کتابێک بێ بۆ شوێنێک بۆ خاوەنکارێک ڕۆژی جومعە و شەمەشی لەسەر حساب دەکرێت و هەژمار دەکرێت پارەکەی لێ وەردەگیرێت. دووبارە بەشێک لە خاوەنکارەکان داوایان لێکراوە کە پارەکەیان لە ڕێگەی ئاسایشەوە ئاسایشی گشتیەوە بنێرن بۆ سەر ڕقم حسابی کۆمپانیایەکی ئەڵمانی کە هەژمارێکی وەهمیە کەواتە بەشێک لەو پارانە کە دەڕۆن بۆ سەر ئەم کۆمپانیایی کە بەناوی کۆمپانیایەکی ئەڵمانیەوە لە هەرێمی کوردستان سەر لەبەری نایاساییە و پارەکان بە هیچ شێوەیەک ناچنە ژیفانی حکوومەت هەرێمی کوردستانەوە بەڵکو بە شێوەیەکی مافیاگەردانانە لە هاوڵاتیان وەردەگیرێت لە پێناوی چەند کەس و چەند گروپێکی دیاریکراو لە حکوومەت هەرێمی کوردستاندا. هیوادارم خاوەنکارەکان خۆیان بێنە دەنگ. ئەگەر خۆیان نەیەن دەنگ ئێمە لە بری ئەوانیش لە بری هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەکو حەقێکی پەرلەمانی خۆمان بە حەقی خۆمانی دەزانین هەم لە دیعای عام جیهازی دیعای عام هەمیش لە محکەمەکانی دەرەوەی هەرێمی کوردستان سکاڵا بکەین بۆی کە ئەم زوڵم و جەور و ستەمە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەم بکەینەوە. سوپاس بۆ ئامادەبوونتان.